بەرەو ڕەوزەت هاتووم لە دوور یا ڕەسوول ئەی حەبیبم منبەعی نور یا ڕەسوول بێپەناهم وێڵ و مەهجوور یا ڕەسوول بۆ عیلاجێ هاتمە حوزور یا ڕەسوول ئەوینی تۆ لانە و پەنای موئمینین بکە لوتفێ یا ئەکرەمە الئەکرەمین من غەریقی دەریای دەورم یا حەبیب مایە پوچی ڕۆژی حەشرم یا حەبیب غافڵم بێباک لە قەبرم یا حەبیب هەر تۆی تەبیب تاجی سەرم یا حەبیب ئەوینی تۆ توێشووی زادی موئمینین بکە لوتفێ یا حەبیبە العالەمین ڕووم ناوە لێت تاوانکارم یا شەفیع ڕوتم نەدارم هەژارم یا شەفیع وەک یەتیمی بێهەوارم یا شەفیع زۆر عەلیل و دڵ بیمارم یا شەفیع ئەوینی تۆ دەوای دەردی موئمینین بکە لوتفێ یا شەفیع المذنبین. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا نەریمان حەسەن بۆ دەنگە خۆشە سپاس دەکەین مامۆستا. دیارە بینەرانی عزیز بەڕگەی دووەممان وەک ئاماژەمان پێکرد ئامادەکاریەکان بۆ فیستیڤاڵی ئەوین کە سبەینێ بڕیار وایە 19 مانگ لە کاتژمێر 3 پاشنیوەڕۆ لە چەلاری هونەری هۆڵی ڕۆشنبیری ببورن لە هۆڵی ڕۆشنبیری شاری سلێمانی بەڕێوە بچێت بە ئامادەبوونی چەندین شاعری جیاواز و هونەرمەند لە هەرسێ پارچەی کوردستانەوە لە ڕۆژهەڵات لە باکوور لە هەرێمی کوردستانەوە بە چەند شاعرێکی جیاواز تێدا بەشدارن لەم بڕگەیەدا بۆی کە قسەی زیاتر لەسەر چۆنێتی ئامادەکاریەکان بکەین میوانداری بەڕێز ڕەواو دێرمان کردووە سەرپەرشتیاری گشتی لیژنەی ئامادەکاری فیستیڤاڵەوین وەروەها بەڕێز مامۆستا نەریمان حەسەن بۆی کە باسکردن لە فیستیڤاڵەوین خاڵی نەبێت لە دەربڕینی خۆشەویستی زیاتر بۆ پێغەمبەرمان محەممەد درودی خوای لەسەر بێت. زۆر سپاس بۆ مامۆستا نەریمان بۆ کاکڕەوا بۆی کە زۆربەریە سەرچاوە. کاکڕەوا لە تۆ دەست پێکەین ئامادەکاریەکانتان بەکوێ گەشتووە سبەینێ کات و شوێنەکە لە شوێنی خۆیەتی تەواو دەست پێ دەکەن؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان دەستخۆشی بەناوەکەتان لێکم کاک ریاض. فیستیڤاڵی ئەوین وەکەڵین گەورەترین فیستیڤاڵی هونەری و ئەدەبی ئیسلامی کوردیە کە لە باشووری کوردستان ساڵانە ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ئەوینی ڕەسوول الله صلی الله علیه وسلم پێی هەڵەسێ و ئەنجامێدا. ئەم ساڵیش بۆ چوارەمین ساڵ لەسەر یەک ئینشاءڵڵا لە 19 مانگ واتە سبەی ڕۆژی هەینی بەڕێوە ئەچێت لە هۆڵی ڕۆشنبیری کاتژمێر 3 ئینشاءڵڵا ئامادەکاریەکان بە شێوەیەکی باش بڵێم کۆتایی پێ هاتووە و ئینشاءڵڵا سبەینێ بتوانین خزمەتێکی باش بکەین. ئەوەی کە پێمان وایە فیستیڤاڵی ئەوین ئەبێتە با بڵێم وەسیلەیەک بۆ ئەوەی کە ئەو کەلێنەی کە لە هونەر و ئەدەبی ئیسلامیە هەیە پێمان وایە نەقسێک هەیە لە ئەدەب و هونەری ئیسلامیە کە تاکی ڕۆشنبیری موسڵمان لەوانەیە هەستی بۆ نەقسە کردبێ. ئێمە ئەمانوێت ئەو نەقسە پڕ بکەینەوە لانی کەم ئەوەی کە لە دەستمان بێت فیستیڤاڵی ئەوین وەکو گەورەترین فیستیڤاڵ بناسێنین و ساڵانە کۆمەڵێک هونەرمەندی گەورە کۆمەڵێک سرود بێژ و کۆمەڵێک شاعری گەورە بانگێشتی فیستیڤاڵ. زۆر باشە کاکڕەوا بۆچی ئەم فیستیڤاڵە نابەنە مانگی مەولود؟ تەبانەوە پێشترژەم پرسیارم لێ کردی ڕوبەڕوو بۆچی لە مانگی مەولود کە مانگی دەربڕینی زیاتر خۆشەویستیە بۆ پێغەمبەرمان درودی محەممەد درودی خوای لەسەر بێت بۆچی لەو مانگەیان نایکەم دێتە هێناوتانەتە ئێستا؟ وەکەڵێ دەربڕینی خۆشەویستی ئەمە یا ئەوینی خۆمان بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم دیاری نەکراوە بە ماوەیەکی دیاریکراوە تەنها بە مانگی مەولودەوە. ئێمە پێمان وایە هەموو لە کۆی تەواوی ساڵەکەیە پێویستمان بۆیە خۆشەویستی خۆمان بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەربڕین. مانگی مەولودیش هەموو ساڵێک کۆمەڵێک چالاکی زۆر و کۆمەڵێک مەولودنامە و کۆمەڵێک با بڵێم چالاکی تیاکرێت. ئێستاش کە لە مانگی چوارین هەر مانگی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ساڵی زاینی.
زۆر باشە ئامادەکاریەکان ئەو گروپانی کە دێنەوێ هونەری خۆیان پێشکەشەکەن لەکوێوە دێن چەند گروپن چۆنە بەردەوام ساڵانە ئێمە ڤیستیڤاڵ ئەوین کە ئەنجامەدەین ئەمانەوێت زۆرترین باڵم کللتوری جیاواز تێکەڵاو بکەین ئەم ساڵ 4 گروپمان هەیە 2 گروپیان لە شاری سنەوە دێن کە گروپی سنێ بە سەرپەرشتی کاک شەهرامی مەنسووری و کاک میهرانی خالیدی وەستافەکەی وەزایدەن گروپێکی تر هە لە شاری سنەوە کە گروپی شەمسە بە سەرپەرشتی کاک عەبدولسەلام فاتیحی گروپێکی نوێیە لە کوردستانە بۆ یەکەم جارە وەکەڵێ لێرە ڤیستیڤالێکی لەو جۆرەیان بۆ ساز بکرێت و بەشداری بکەن زایدەن لە شاری ئامەد لە کوردستانی تورکیا با بڵێن گروپی ئامەد حزوریان ئەبێت کە ئەو گروپە شەر نوێیە تا ئێستا یەکەم جارانە لە کوردستانە بەشداری فیستیڤالێکی لەم شێوە بکەن و لە باشووریش لە کوردستانی خۆمان کاک سید محەممەد جەباری کە خەڵکی شاری کەرکووکە و لەگەڵ ستافەکە ئینشاءڵڵا تەشریف دێنە کوردستان لە تەشریف دێنە سلێمانی و لە سلێمانی بەم 4 گروپە ئەم ساڵ فیستیڤالەکەمان بەڕێوەبین ئینشاءڵڵا. زۆر باشە پێمان خۆشە گوێبیستی شعرێکی تر بین لە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر مامۆستا نەریمان بۆمان بخوێنێت. زۆر سوپاسدارەکەم. دیارە من چەند شعرێک و چەند تێکستێکم هەیە لەسەر ئەوە بەڵام پێش ئەوەی کە بچمە سەر شعرەکە جەنابەت فەرمووت بۆچی فیستیڤاڵی ئەوین لەم مانگەیە نایبەنە مانگی مەولود ئێمە مانوێ هەموو مانگی مەولود بێ و ئێمە لە فیستیڤاڵی ئەوین ئەمانوێ پەیامێ بین بە هەموو جیهان بە تایبەتی بە هەر 4 پارچی کوردستان بۆیە لە هەر 4 پارچی کوردستانەوە ئێمە ئەم هونەرمەندانە بەڕاستی باکێش دەکەین لەبەرەوەی ئەمانوێ پەیامێک بین بە هەر 4 پارچەی کوردستان چیمان ئەوێ ئەو پەیامەمان چییە؟ ئەو پەیامەی ئێمە مرۆڤ بوون جا بۆیە من ئەمەوێت لەم مناسبەیە شعرێک لەسەر ئەم مرۆڤ بوونەوە ئێمە ئەمانوێت چ پەیامێک بین بە هەر 4 پارچەی کوردستان و بە بینەرانی بەڕێز. ئەمە تێکستەکەی یان شعرەکەیە؟ ئەمە شعرەکەیە ئەگەر ڕێگە هەبێت من بەڵێ شعرەکە بە ناونیشانی مرۆڤ بوون چۆنت ئەوێ چۆن ئەڕوانیت ئاوا بژی لەم ژیانە هەر کەس ئەبیت هەر چۆن ئەبیت ئەو کەسە بە لەم جیهانە کورد بە تورک بە یا ڕووسی بە فارس عەرەب هۆڵەندی بە ئینگلیس هیندی یۆنانی بە ئەمریکی بە کەنەدی بە بەڵام هەردەم ئەوین خواز و مرۆڤ دۆست بە ئاشتی خواز بە لە ڕووباری سەختی ژینە فریاد ڕەز بە بەردەباز بە پەیامی هەر پێغەمبەرێ هەڵگری بە بەویستی خۆت خۆشت بوێ پەیامەکەت خۆشەویستی ڕەوایە بۆت بەڵام هەرگیز دژوار نەبی بۆ پەیامی کەسانی تر بە چاوی ڕق قەت مەڕوانە لە بەرنامە و ئاینی تر لەم جیهانە کام هزرت ویست کام بۆ چوون و ڕۆشنبیری شرۆفەیکە کێشانەیکە بە تەرازوی عەقڵ و شیری بەڵام هەرگیز داخراو مەبە سەرسەخت مەبە بە وێنەی بەرد بەڵکو هەمیشە وەک گوڵ بە جوانی بەخش و پاک و بێگرد مرۆڤێکی دڵ بە سۆز بە بێکی نەبە برا دۆست بە مافی مرۆڤ پێشێل مەکە بە ویژدان و بیر و هەست بە بە زمانی خۆشەویستی برای مرۆڤت بدوێنە تۆوی گوڵ و جوانی و ڕاستی لە باخچی ژیان بڕوێنە هەڵکە بەیداخی ئەوین و ئاڵەی جوانی و مرۆڤ دۆستی لە جێی کوشتن برسیکردن هەڵدەبانگی خۆشەویستی. زۆر سپاس. مامۆستا نەریمان بە ئەو پرسیارە بکەین وەک لە پێشکەش ئاماژەم پێکرد شاعیرانی کلاسیک هەستێکی قوڵ و جوان و مرۆڤ دۆستانیان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەبوو هەمیشە دیوانەکانیان پڕە لە خۆشەویستی و محبەت بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مەحبی بە ڕەحمەت بێ لە قەسیدەی بەحری نورەکەیە فەرمێ ئەم قەسیدەی من کە ناردوومە بۆ خزمەتی سالاری مەدینە هیچی کەمتر نییە لە قەسیدەی بوردەی عەرەبەکان حاجی قاری کۆی بە ڕەحمەت دەڵێم بۆیە بە زمانی شیرینی کوردی شعر ئەوەنمەوە بۆ ستایشی خوا پێغەمبەر بۆی نەڵێن کوردی شتێکی نییە کەوا شامدا لە شانی تورکەکان و عەرەبەکان و فارسەکان ئەم هەستی خۆشەویستی و ئەوین دەربڕین و شعر هۆنینەوەیە جەنابەت چۆن هەڵیە سنگێنی لە خۆشەویستی پێغەمبەری خوادا شاعیرانی کلاسیک دیارە تەواو ڕۆچوون لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو مرۆڤەیە بەڕاستی کە ئەتوانین بڵین کەس لە وێنەی نەبوو لە وێنەی کەسیش نەبووە
ئەم ئەوینەی کە لە کوردستانە و لە شاعیرانی ئێمەیە ئەوینێکی زۆر ڕاستەقینە بۆ بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. کاتێ من بۆ یەکەم جار کە چوومە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم کە سەفەری عومرەم کرد کە چوومە ئەوێ دڵنیا بن کە یەکەم جار چاوم بە دیمەنەکە کەوت هەر نزیک بۆم وە لە شاری مەدینە دەستم کرد بە گریان بۆ لەبەر ئەوەی ئەم پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ئەوەنە خۆشەویستەکەی لە دڵی ئێمەیە ئەوەنە لە ناخی ئێمەیە وای لێ کردوین هەموو هەستێکمان هەموو سۆزێکمان کاتێک کە وش قەڵەمێک گەخینە سەر کاغەزێک خۆشەویستی ئەو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وشەکانمانە بەدی ئەکرێ یعنی فرمێسکەکان بە چاومانایەتە خوارەوە کاتێک کە باسی ئەو پێغەمبەرە بکرێت صلی الله عليه وسلم. من کاتێک کە قەسیدەی شاعیرێکی عەرەبیم بینی ئیبراهیم جەربوعە کە باز لەو ئەکات بە شعرەکەم ناو هەوارگەی ئەوینی دڵان کە بیرۆکەکەم لەو وەرگرت بەڵام کە باسی ئەوە ئەکات بۆچی خەڵکی پێغەمبەری خۆیان خۆش ئەوێ صلی الله عليه وسلم لە سەرتاسەری جیهانە کەسێکی وەکو غاندی ئەڵێ ئێستش گەورەی محەممەد لەوەیە دەرەکەوێت لە دوای ئەو هەموو ساڵە هێشتا وەکو ئەم هەموو خەڵکە شوێن کەوتەی ئەون کە ئامادەن ڕۆحی خۆیان بکەن بە قوربانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پیاوێکی وەکو مەحوی کە قەسیدەی بەحری نور ئەنووسێ ئەزانەی لەکوێوە ئەمە کاتێک لە دیێڕێکە کە ئەڵێ ئەفەرمێ مەحوی کاتێک کە ڕێبوارێک بە ڕێگەدا ئەڕوا کە حاوەڵەکانیشی ئەبینێ ئەڵێ هەی لەم پێغەمبەرستانە هەمویان ڕەنگی پێغەمبەر کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو ڕەنگی ئەویان گرتووە ئێمە بە سۆزی ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەڵێین مرۆڤین ئەم پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لە ناخی ئینسانە ویستوەتی چی بکات باز من زۆر بە دوای ئەمەیە ئەگەڕام کاتێک کە ئەبینی هەموو پیاوە گەورەکانی دنیا کە خۆشەویستی ئەم زاتەیان هەبووە لە ناخیانە شتێک هەبووە بە نووری ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەم هێزە شەڕەنگێزی لە ناخی ئینسانە بۆ کوشتویانە. بۆیە من شعرێکی فەریدونی مشیرین بینی شاعرێکی فارس بەلامەوە زۆر جوان بوو جا ئەوە کردومە بە خاڵێک ئیشەڵە لە گۆشەیەکی بەرنامەکەیە پێم خۆشە کە ئێمە لە ویستڤاڵی ئەوین ئەمانەی خۆشەویستی بۆ ئەم پێغەمبەرە دەربنی صلی الله عليه وسلم چی بکەین کە بتوانین ئەم ئەوینە زاڵ بێ بەسەرمانە. ئەم شیعرە دوای پێشکەشەکەم بە جەنابتان و بە بینەرانی بەڕێز بۆ ئەوەی بتوانین ئینشەڵڵا زۆر باشە کاکڕەوە ئامادەکاریەکان دیارە ڕەنگە کولفەی بێت ئێوەش ڕێکخراوی قوتابیانی کوردستان چۆن هەڵساون بە دابینکردنی ئەم کولفەیە بۆ بەڕێوەچوونی ئەم ڤیستیڤاڵەوە سپۆنسەرەکانتان چین جگەلەوەی کە پێویستە بینەرانی ئازیز ئاگداری ئەوە بن کە سبەینی ڕاستەوخۆ لە شاشەی کەناڵی ئاسمانی پەیامەوە ڤیستیڤاڵەکەیان بۆ دەگوازینەوە بەڵام دیارە دەمەوێت زیاتر بزانم لەوەی کە چۆن ئامادەکاریانە دەکەن چکۆ لە ئێستادا باوەڕمە ڕێکخراوی قوتابیان ڕەنگە کولفەیەکی ئەوتۆی لە بەردەستانە بێت کە بتوانێت گەورەترین ڤیستیڤاڵ لەو شێوەیە ساز بکات. هەموو چالاکێکی گەورە کۆمەڵک مەگەڵە مادەی ئەوێ کولفەی ئەوێ ئێمە لە ڕێکخراوی قوتابیان کولفەیەکی وامان نییە خۆمان کە بتوانین کۆی بابڵم فیستیڤاڵەکە لە ئەستۆ بگرین بە حکمیەوەی کۆمەڵک گەنجی نەمە ئیشەکانەکەین کۆمەڵە قوتابین کە هەمومان خۆبەخشی ئیشەکەین کۆی ڕێکخراوەکە خۆی خۆبەخشی ئیشەکە بەڵام مادەم ئیشەکە گەورەیە و سپاس بۆ خواکچین بۆ لای خەڵک باسی ئەەکەین خەڵک هاوکاریمانەکە خەڵک مەبەستم بەتایبەت کۆمەڵک کۆمپانیا هەیە سپۆنسەرمانەکە کۆمەڵک خێرخواز هەیە هاوکاری مادیمانەکە ئەم ساڵ ئەمە لێرە زۆر سپاسیان بکەم کۆمپانیای ئاڵتونسا هاوکاریەکی باشی کردوین و سپۆنسەری یەکەمی ڤیستیڤاڵەکەمانە و کۆمپانیای پارێزان بۆ حەج و عومرە بە هەمان شێوە سپۆنسەری دومی ڤیستیڤاڵەکەمان و ئەویش چەند ساڵێکە هاوکاری ڤیستیڤاڵەکە و کۆمەڵێک چالاکی تریشی کردوین و چاپخانەی هەردیش ئەرکی باڵێن لە چاپ و ڕێکلامی ڤیستیڤاڵەکەی گرتوۆتە ئەستۆ لێرە سپاسی هەر سێ کۆمپانیاکەکەین وەسپاسی هەر خێرخوازێک هەر کەسێکەکەین کە بە مادیە بە معنەوی هاوکاری ڤیستیڤاڵەکەی کردبێتین لانی کەمەگەر دڵسۆزی خۆی دەربڕی بێ بۆمان لانی کەمەگەر دەستخۆشیێکی بۆمان بێت. جەلال غاندی ئەڵێ نەفرەت لە تاریکی مەکە هەستە چرایەک داگیرچێنە ئێمە هەمیشە نەفرەتمان لە ڤیستیڤاڵی ڕنگ و پانێڵی حیزبەکان و کتێبە ئیلحادیەکانیان نەکرد بەڵام هەست دەکەم هیچ کامیان هێندەی ڤیستیڤاڵی ئەوین کاریگەری نەبووە لە دڵی میلەتی کوردی موسڵمانە ینی مامۆستا نەریمان لە چەند ڕۆژی ڕابردووە ئاماری کتێبخانەی گشتی بۆ پێشانگای ساڵانە پرفرۆشترین کتێبە ئیسلامیەکان لە کاتێکە ئەلمانیەکان ئەتوانین بڵێ هەر بە خۆڕایی کتێبە قەبارە گەورەکانیان ئەدەن بە خەڵک کاریگەری ئەم ڤیستیڤاڵە لە دڵی خەڵکدا لە نێو کۆمەڵگەی کوردیا لە نێو موسڵماناندا چۆنە لە بەرامبەر چرای تاریک و یان بۆونە شەمشەمە کوێرە ئاسای ئەوانی دیکەدا.
ئەو مژدەیەکی خۆشە کاتێک ئێمە لە پێشانگای کتێبەوە بیستمان بەڕاستی دیارە من ویستم ڕەدی کەسێک بەمەوە کە بەڵام بە باشم نەزانی ڕەدی بەمەوە کە کاتی وتبووی ئەبێتە کابڵ ئەم جۆرە قسانەوە لەو ئێمە حەقیش نییە وەڵامیان بینەوە ئەمە مژدێکی خۆشە بۆ مسلمانان دیارە کاریگەری پێش فیستیڤاڵی ئەوین کەناڵ ئیسلامیەکان کاریگەریکی زۆر باشیان هەیە تەلەڤیزیۆنی پەیام سپێدە ئەم کەناڵانە بەڕاستی کاریگەریان هەیە بەڕێستان ئەو هەموو هەر کەسێک ئەمە مینبەرێکی زۆر پیرۆزە مینبەرە کاریگەری خۆی هەیە بۆیە بەڕاستی بە هەموو مسلمانان حەقوایە هەوڵ بن زیاتر کارەکانی ئەم کەناڵانە بەرەو پێش بەرن فیستیڤاڵی ئەوینش خۆی خاڵی نیە لەوە بێبەش نیە لەوە کە زۆر کاریگەری هەبووە من بەش بە حاڵی خۆم ئەوی کە بینیومە سەدان کەس کە هاتوونەتە فیستیڤاڵی ئەوین بەڕاستی تەوەجوهێکی ئیسلامیشیان نەبووە هەر ئێستا سەدان کەس نامی بۆ فەیسبوکەکەی من ناردووە کە کەیە من هەر ئێستاوە 100 کەسی کە نامەم ناردووە کە ڕەنگە زۆربیان هەر ئیسلامیش نەبن ئەمە کاریگەریەکی زۆری هەیە بەڕاستی کە کاتێ لەویا دائنیشی حتا بۆ نمونە کەسێک من بانگێشتم کردبوو بۆ ساڵی پار کە دانیشت بوو لەوێ دوایی هەسا هەتا من وتم من ئەڕۆمەوە تۆ چیەکەیتی وڵای دڵم نایە بەجێ بیاڵم کە گەڕاینەوە وتی سوێن بەخوا یەکەم جارمە من لەزەت ببینم چێش ببینم لە فیستیڤاڵێک و دانیشم لە ناویە بەڕاستی ئەم خەڵکی ئێمە تینوە بۆ ئەم جۆرە کارانە ئەبێ ئێمە بەڕاستی شاعیران هونەر دۆستان ڕاگەیان کارەکان ینی قۆڵی لێ هەڵماڵین کاتی ئەوەیە کە بەڕاستی ئەم خەڵکە تینوە بتوانین ئاوێکی سازگاری دڵ و دەرونی پێ ببەخشین ئەو خەڵکە تینووی ڕۆحە بەڕاستی تینووی ئەمە نییە کە ئەمڕۆ پێویستی بە فیستیڤاڵی ڕەنگەکان نییە ئەم خەڵکە نازانێت لە تاو سەر لە شێواوی خۆی ئەڕوا بۆ شوێنێک کە نازانێت ئەمەش ئەوە ئەگەیەنێت کە بەڕاستی بە هەموو لایەکمان دەستی ئەم برا بە ڕێزانە بگرین دەستی ئەم کۆمەڵە گەنجە بگرین لە ساڵێکە فیستیڤاڵی ئەوین نەکرێت با دەیان فیستیڤاڵی تری ئەوین بکرێت بە چەندەها بەرنامە لەسەر ئەمە بکرێت ئامادەکار و سەرپەرشتیارانی فیستیڤاڵەکە ڤیدباک و یان بۆن لە کاردانەوە و کاریگەریەکانی فیستیڤاڵەکەتان چۆن پێگەشتوتەوە چۆن زانیتان لە نێو دڵی خەڵکدا مامۆستاییمان باسی لە کاریگەریەکە کرد لە بەرامبەر لە نێو کۆمەڵگەدا ئێوە چۆن کاریگەریەکەتان پێ بەتایبەتی ڕێز سێ فیستیڤاڵیان کردووە وانە دوانیشان وابزان ڕاستە خۆ بڵاو کراوەتەوە ئەو هەموو ینی خۆشیەمی کە شتێک دەکری بۆ بڵاوکردنەوەکە ئیمکاناتی باش دەیە بەڵام پارەکە سپاس بخوا کە پەیام ڕاستەخۆ دەیگوازەوە ئەم ساڵش دەیگوازێتەوە واتە ساڵ بە ساڵیش ئەگەرمە پرسیارە زیاتر بێ بۆ لەسەر پرسیارەکەی کاگریاز ساڵ بە ساڵ دەگۆڕێ لەسەر پرسیاری کاگراز و جەنابی شتەکەدان ئێمە ساڵانە وەکەڵە کە فیدباکێکمان بۆ دێتەوە دوای فیستیڤاڵەکە ئەو نمونەی مامۆستانەریمان کە باسی کرد ئەو کەسێک ئاوای وتووە چەندەها نمونەی وامان لایە ئەگەر هەر لە ڤیدیۆکانی پارەوە سێر بکرێت چەندەها کەسیان بە کوڵ ئەگری ینی ئەوەنە چۆتە ناو ئەوکەڵە چۆتە ناو مۆزوعەکەەوەنە کاریگەری لەسەری دروست کردووە ئەم ساڵ کە ڕامان گەیاند فیستیڤاڵی ئەوین ئەکەین ڕامان نەگەیاند مانگی چەند هێشتا نزیکی 4-5 مانگ لەمە پێش ئێمە 4-5 مانگ ئەمە جوابی خەڵکە دێنەوە کەی ئەکرێت چۆن ئەکرێت کێ میوانە کێ میوان نییە تایبەتمەندێکی هەیە فیستیڤاڵی ئەوین خەڵک خۆی بە خاوەنی ئەزانێ ئەوە فەزلی خۆی گەورەیە لە هەموو شار و شارۆچکەکانەوە خەڵک خۆی بە خاوەنی ئەزانێ ئێمە بە تەنیا خۆمان بە خاوەنی نازانین بۆ ئەم ساڵ چەندەها شاری جیاواز وەکو هەڵەبجەی تازە و کەرکووک و کۆمەڵە شوێنی تێژەگەر ناوەکانیان بینە بۆ عادیانداوە کە عنی بە پاس بێن خۆیان کۆمەڵە خەڵکی زۆر لێ کۆبوونەتەوە توانە دین وەکو فیدباکی خەڵەکە بۆمان دێتەوە هەر بە سپۆنسەرەکانی شانی بۆ نە ساڵانی پێشوو کە چوین بۆ لایەن لە ساڵی ئەوڵ ساڵی یەکەم و ساڵی دومانە خەڵک لای تۆزێک ئەوە بوو بەڵام ئەم ساڵ ئەزانی ئیشەکە چۆنە و زیاتر هاوکاریش ئەەکەن زۆر باشە ڕاجیان دەستەکانت خۆش بێ مامۆستا دێمەوە لات بەس دەمەوێت شارەکەی تۆ کۆتایی ئەم بڕگەی بەرنامەکەشم بێت زۆر باشە کەواتە وەڵام من هەر ئیزافەتم بۆ قسەکانی کاگڕەوە حەزم کرد لەسەر ئەوە قسەیە بکەم ئەگەر ئیمکانیەتێک و سپۆنسەرێکی زیاتر هەبوایە بۆ ئەمە ڕەنگە ببرایەتە شاری هەولێر و برایەتە شاری دهۆک بۆیە من داوا ئەەکەم بەڕاستی هەر کەس لە ئاستی خۆیەوە بتوانێت هاوکاریکی زیاتریان بکەن ئینشاءالله ئەم هاوکاریە بەڕاستی زیاتر پەراین بە ئیشەکە ئینشاءالله فەرموو مامۆستاگیان شیعرەکە کە کاتێک لە خزمەت چەند برایەکە دانیشت بووم کاگمەد و چەری ئیمامی لێرەوە ڕێز و سڵاوم هەیە بۆی و کە بیستم ناساغە داوای شیفایی بۆ ئەەکەم لەخوای گەورە کە باسی ئەو خۆشەویستیمان کرد و باسی ناخی ئینسانمان کرد ئەو شیعرەکەی فەریدونی مشیری بۆ خوێندمەوە
منیش بەم شێوەیە دامڕشتەوە هیوادارم ئیشاڵڵە هەر هەمومان بتوانین ئەو گورگەی ناخمان بکوژین. شعرەکەش بە ناونیشانی مرۆڤ و گورگ. دانایەک فەرمووی گورگێکی پەنهان بێپەروا ئەژی لە ناخی ئینسان. لە نێوان گورگ و مرۆڤ بەردەوام ململانەیە و پێکدا هەڵبژان. مرۆڤ ناتوانێ بەهێزی باز و لەگەڵ ئەم گورگە بکە ئاڵنگار. تەنها مرۆڤی دانا ئەتوانێ ئەم شەڕەنگێزە بێنێتە ژێربار. هەندێک مرۆڤی بەجەستە لاواز بەڵام لە ناخا بەهێز و دلێر تاساندویانە ئەم گورگە هارە و لە ڕووی وەستاون وەک پڵنگ و شێر. هەندێک بە ڕوخسار وەک قارەمانن ئازا و دلێر و مەردی مەیدانن بەڵام لە ناخە دەروون بەزی و لە ڕووی ئەم گورگە دەستەوەستانن. هەر کەس بوێر و مەرد و نەبەز بێ و ئەم گورگە هارە بێنێتە ژێربار ئەچێتە ڕیزی یارانی خودا و مرۆڤ ڕوخسارە و فریشتە ڕەفتار. هەر کەس کونی و دەروون لاواز بێ بۆ ویستی گورگ ببێتە بەندە ئەبێتە دیلی نەفسی ئەممارە و مرۆڤ ڕوخسارە و ڕەفتار دڕندە. ئەمڕۆ بەهێز و جوانمەرد و لاوی لە ڕووی ئەم گورگە بەتین و تاوی سبەی کە پیربووی بڕستت بڕا زۆر بە سانایی دەکەویە داوی. ئەوانەی ڕێگەی شەڕ دەگرنە بەر ئەوانەی تینون بە خوێنی بەشەر ئەوانەی ڕەفتار دڕندەن بێشک گورجیان کردوتە سەرمەشق و ڕابەر. ئەزانن بۆچی هەموو شەڕخوازان دۆستی یەکترن پشتی یەک دەگرن بێشک گورگەکان لە دەرونیانە هاوڕاز و یار و دۆستی یەکترن. عەجەب هەیاران چەند کارە ساتە مرۆڤ گیرۆدەی دەستی یەکتر بن. مرۆڤ بە برای مرۆڤ نامۆ بێ و گورگیش هاوڵ و دۆستی یەکتر بن.